لە ئەو دوو بەڕێزەکەین و سوپاسیان دەکەین کە هاوکاریان کردین بە لەسەر جێگای خۆیان دانیشن. ڕۆزەخان و بەڕێزان، پرۆسەی دەنگدان بۆ سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمانی کوردستان کۆتایی پێهات و بەم شێوە خوارەوە هەر یەکە لە هەڤاڵان دەنجان بەدەستێنەوە. یەکەم یوسف محەممەد سادق بۆ سەرۆکی پەرلەمان 84 دەنگ. بەڕێز جەعفەر ئیبراهیم 79 دەنگ بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. بەڕێز فەخرەدین قادر عارف 73 دەنگ بۆ پۆستی سکرتێری پەرلەمان هەڵبژێدران بەدل پیرۆزبایی لە هەرسێ بەڕێزیان دەکەین و هیوادارین سەرکەوتوو بن. بەڵام با پەلە نەکەن بۆ وەرگرتنی جێگایان، پەلە نەکەن، ڕەنگە ئەمن بەو ئاسانەیە جێگاکە بۆتان چۆڵ ناکەین جارێ. کاکە با دوو قسەی خۆشیش بکەین. دوو قسەی خۆش شيخ بس سرجمي حاضر بويا جي ديار بقى يعني سرجمي هندا حاضر بويا هندا دانكت إنك لا كوي 111 پەرلەمانتار دوو کەس ئامادە نین، غایب 3 کەس ببورن، سێ بەڕێز ئامادەی و ئەمن ئەوانەی لە زمنی فراکسیۆنی سەوزم حساب نەکردینە، چونکی ئەوان بەڕێزان فراکسیۆنی سەوز کە 18 کەسن ئەوانە دەنجیان بۆ پرۆسەکە نەداوە، لەبەر ئەوەی ئەم دوو کەسم حسابکردن لە هەمووە کولەن 20 پەرلەمانتار لێرە دەرجی بۆ پرۆسەی هەڵبژاردن نەداوە بۆ ئاگاداری بەڕێستان. دیارە دوو بەڕێز زۆر ئێلحاحیان کردێ و داوایان کردێ هەرێکە 2 دقیقە مەجال، بەڵام لەو دوو بەڕێزە زێتر مەجال نییە بۆ هیچ کەسێک داوای نقطە نیزامی. بەڕێز سەرۆکی کاتی تۆ مافت هات دەبێ ئێستا داوا لە دەستەی سەرۆکایەتی پێکەی بێنە سەر مەسرح. کاکە من گوتیمەوە ئاسانی جێگا چۆڵ ناکەم بۆیان بەوە پەلە نەکەن، کاکە بە پەلە نەکەن، ئاسانی پەلە نەکەن. دەزانم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز سەرۆکی کاتی بەهۆی دواکەوتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و تەجمیدکردنی کاری پەرلەمان بۆ ماوەی 220 ڕۆژ بە پێویستی دەزانین دەستەی سەرۆکایەتی و ئەو 5 لایەنەی کە خۆیان ناوناوە لایەنی سەرەکی و بە تایبەتیش لیستی براوەی یەکەم، ئینجا دووەم و سێم و چوارەم و پێنجەمیش داوای لێبوردن لە خەڵکی کوردستان و هاوڵاتیان بکەن کە ئەم قەیرانەیان کاک شوان بەم شێوەیە مەجای بەڕێستان نادەین کە ئیستیفزای پەرلەمان بکەن. ئەوەی ئێستاکرا پرۆسەی پەرلەمان زۆر بە ئازادی بەڕێک و بێکی بەڕێوە چووە و مەجای ئێستا داوا لە هەر سێ بەڕێز دەستەی کاک محەممەد ئێستا داوا لە هەر سێ بەڕێز
کە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردراون بابێن جێگای تایبەتی خۆیان وەربگرن فەرموون. بەڕێزان قسەیەکی کوردەواری خۆمانیش هەیە دەلێت دەف و دۆلەکە دڕا و ئەمنیش هیچم پێ نەبڕا سوپاسان دەکەم. با بسمیلا بکەین جارەیە بسمیلایەکی لێ بکەین و جا دوایی بەسەر چاو لە خزمەتم بەناوی خوای بەخشندە و میهرەبان. خوشک و برایانی بەڕێزم ئەندامانی پەرلەمانی کوردستان، هاوکارانی عزیز، زۆر سپاسانەکەین بە ناوی دەستەی سەرۆکایەتی بۆ متمانە پێدانمان بەوەی بۆ ماوەی 4 ساڵ ئەم ئەرکە قورسە لە ئەستۆ بگرین. لە ڕاستیە هەر لە ئێستاوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان تەمسیلی هەموو بیر و بۆچوونە جیاکانی ناو پەرلەمانی کوردستانەکە بەوانەی دەنگیان بە دەستەی سەرۆکایەتیداوە و نەیانداوە، بەوانەی کە نوێنەرایەتیان هەیە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و ئەوانەشی کە نوێنەرایەتیان نییە. خوشک و برایانی بەڕێزم، هەموومان لە هەموو لیستەکان بەڵێنی گەورەمانیاوە بە خەڵک. وەرن پێکەوە ئێمە دەستەی سەرۆکایەتی و ئێوە فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمانی کوردستان پێکەوە هاوکار بین بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئەو بەڵێن و ئەو بەڵێنانەی کە داومانە بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەین بۆ دڵنیابن لەوەیە دەستەی سەرۆکایەتی بە شێوەیەکی بێلایەنانە پشتوپەنای هەموو کارێکی پەرلەمانی ئێوەیە. هەر لێرەوە داخوازیتان لێکەین کە بە زووترین کات نوێنەرەکانی خۆتان بۆ لیژنەکانی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکەن، بە تایبەتی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی کوردستان ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە بەبێ لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. داواتان لێکەین تا ڕۆژی یەکشەممەی داهاتوو نوێنەرەکانی خۆتان بۆ لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکەن، بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی بدەن بۆی لە زووترین کات لیژنەی یاسایی دروست بکەین و دواییش هەموو لیژنەکانی تر دروست دەکەین بۆ ئەوەی ئەو ماوە دوور و درێژەی کە چاوەڕێمان کرد تعویزی بکەینەوە کاری پەرلەمانی خۆمان دەست پێ بکەین. خوای گەورە پشتیوانی ئێمە و هەموو لایەک بێت بۆ خزمەتکردنی زیاتری خەڵکی کوردستان. ئەمەوێ ئەوەشم لەبیر نەچێ زۆر دەستخۆشی لە سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستانەکەین کە ئەم جەلسە دوور و درێژەی دەستپێکی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانی بەڕێوە برد. زۆر سپاس بۆ نەفەس درێژی و پێم وا بێت ناوی ئەچێتە مێژووی خەباتی پەرلەمانی کوردستانەوە، چونکە ڕەنگە درێژترین سەرۆکی تەمەن بێت لە پەرلەمانی کوردستان. ئەگەر هیچ شتێک نەبێت بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێهێنین. پێم وا بێت ئامینەخان نقطە نظامیەکی هەبوو. زۆر
زۆر سپاس سەرۆکی پارلەمانی دەستپێکی پیرۆزبوویە هەر سێ بەڕێزەکەم بۆ دەستە سەرۆکاتیە داخوازێتکەم ئاخفتنێت بەڕێز شیوان قەلە دزەیش پرۆتۆکۆلی بهێناس جێبرن چونکی دەربەی بەرنامەی کاری بوو و ضمنی پروپاگندا هەلبژارتنا بوو. ئەوانیش داخلەیەکی هەبوو سپاس بۆ ئێوە من زۆر پیرۆزبایی یەکەم لە بەڕێستان ئەو دەستەیە کە هەڵمان بژات بە کاک فەخرەدین شۆ کە من وەکو منافسێکی بەڕاستی خۆمە بزات سوپاسی زیاترم بۆ بەڕێزێتی وعدە دەم لێرە هاوکاری و تەبای ئەم هەیئەتە بم بە هەموو توانایەکمەوە یارمەتیان بدەم وەکو ڕەوشتێکی بەرزی پەرلەمانتاری خۆم لێرە من خۆتان ئەزانن بەڕێزان لێرە من لەم هۆڵە خۆم کاندید کرد هەمووتان لەبەرچاون بە یەک کەس نەموتووە من خۆم کاندید دەکەم دوو داواتان لێ یەکەم دەنگم بدەن لەبەرەوە وەزانی وشە من دەرناچم 100% لەبەرەوە ئەم حەزم کرد ئەم ڕوونکردنەوەتان پێ بدەم و بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بڵێن ئەمە ڕادەی سربەخۆیی پەرلەمانتارانە نەک ئەوەی کە ئەوترا ئەم پەرلەمانتاران پەرلەمانتاری زیاتر حیزبین نەک جەماوەر زۆر سپاس زۆر سپاس کاگە بوو کاروان سپاس بۆ خۆڵ بژاردنێت سپاس بۆ ئەو ڕۆحیەتەی کە بە ڕۆحێکی ڕاضی دەرەنجامەکانە وەرگرتووە لێرە کۆتایی بە دانیشتنەکەی ئەمڕۆیەنین ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو دەسەکەینەوە بە دانیشتنەکانمان زۆر سپاس بۆیەوە